اینجا ئێمە کاک سەنار زۆر باشە ناسین چونکە لە بەرەوەی ئەوەی نەوتن بێ بیناسی مستەحیلە. اینجا با کاک سەناریش فەرم خۆ بناسیێنە. دەرن خاوەنی وکەی پیتزام نازەم هەونی نازەم. ئێمە ئەتناسین باشە بەڵام زۆر کەس ناوەکەی مەسەڵەن ناوی وکەی پیزای بینیوە. زۆر زادەرم یوکەی پیتزا یونایتد کینگدەم زۆربەی پەنیر و ئۆرگانیکەکانم لە بەریتانیا دەینم بەس ساگەریەکێک زۆر تەنگاوم کە دەر یونایتد کوردستان یعنیەوە شەشی براندێکی کوردی یەکێکم لە هەرە براندە کوردەکان زۆر حەز دەکەم کە سەپۆرتی کوردیمان هەبی ینی من کوردم ئەوانەی کە لە لاشم کار دەکەن زۆربەی کوردن فالحەمدولێ لە فەزلی خوای توانیمان لە ماوەی 3-4 ساڵ ببینە یەکێک لە هەرە براندە بە قوتەکان لە هەرێمی کوردستان لە هەولێر دووبارە سوپاسی خوای دەکەم چونکە یەکێک لە هەرە دافع باشەکان و سەپۆرتم بۆ ڕەب العالەمی بووە زۆر سوپاس. سەرکەوتوبی کاک سەنار با تۆزێ جدی نەبم لە پرۆگرامەکانە طبعاًەوە من زۆر خۆشحاڵ بووم باسێنێت سپاس شەرواتر ئەمێ بۆ دەست پێ بکەم ئایا چیرۆکی یوکەی پیزا یاخود براندی یوکەی پیزا چیرۆکێکی لە پشتە یان ڕاستەوخۆ کاک سەنار ئاوا دانیشتووە لە ماڵ دانیشتووە وەڵا دیبن مەتعەمێک داهەنم شتێک دانم ئەگەر باسی ئەوەم بۆ بکەی وا بزانم موعیدیش بوویتە لە زانکۆ ڕاست جاگەر باسێکی ئەومان بۆ بکەی زیاتر بچینە ناو بابەتەکە. حەز دەکەم قسەی بکەم حەز دەکەم ئیستیفادەم هەبێتمەوە پرۆگرامی هەر بەس قسە نەبی نازانم ئیستیفادەم دەبێ یانە هیوادارم بە ئیستیفادەبی. زۆر زادەرم کورد یان هەمای گەنج زۆر جار خەونی گەورەمان هەیە حەزمان لێ ئینتیزار دەکەین یەکێک بەیانی سعات 5 سبەینی زۆر جار ئەمە زۆربەی کورد یان زۆربەی گەنجەکانی خۆماف کردەکە ئینتیزار دەکە یەکێک بەیانیەکەی سعات 5 سبەینی تەق لە دەرکەیدا باوکت بێ بانگت کە هەستا کاکاستی وەرە چییە وەڵاهی بەڕێزێک هاتی کابراەک لە ئەمریکای بێ بوگاتیەکت لۆ بینی 0 کیلۆمەتر کاکە تو چاوت بخەوە فەرموو وەڵای ئەو بوگاتیە دیارە لۆ تو بەس $3 ملیۆن ینی ئەوە خەون و خەیاڵە بۆ گەیشتن بۆ ئەوەی دەبی هەوڵ بدەیت لەوەی لە فەزلی خوای گەورە لە برێم یوکەی پیتزا 6 ئیشی ترم کرد و 7 ئیشی ترم کردەوە بەخۆی لە شێخەڵای هەڕاجم کردووە شتم فرۆشتێ بە 1000 دینار و ئیشی ماسیم دەکرد فترێک لە داقوق ماسیم دەینا بەتەن دۆزی ئەم دەکرد زۆرم زەرر کرد تقریباً 5-6 ملیۆنم چوە قەرد و لای خەڵک و هەتا هەندێک پارانەم وەرگرتەوە تووشی زۆر کێشە بووم ینی وەخوای پارە هەبوو بە 7 مانگم پێچ و کابرا هەتە دەیدامەوە ها مەوزوعی قەرد و فترێک لە پاشەوەی کەم داژشت ینی سایق دووتەنی بووم باڵم دەبردووە ماران ینی شەرم نەبوو لە ئیشکردن هەر هەمووی شەکەم کردیا پاشەوی تاوام زانکۆم تاوا کردوم کۆمونیکیشن کۆمپیوتەر ئینجینێرینگ هەندەسەشم تاوا کردەوە یەکێک بووم لە ئەوالەکانی جامعەش بووم فالحەمدولێ لە ئیش ینی هەم ئیشم دەکرد هەم خینەکەشم دەکرد ڕۆژێکیان لە بیرما زۆر قسەکانم حەز ناکەم لە برۆدکاستی تریش بووم حەز دەکەم ئیستیفادەکەم هەبێ لەوەی بتانە مۆتیڤیشنەکی بینیم هیواداریشم هەروە بێ بچووک بووم لە دوکانێکی جلوبەرگم دەفرۆش زۆر بچووک بووم مامۆستایەکی زانکۆ هات حامیلە بوو جەو کاتی من جلوبەرجی منداڵانمان دەفرۆشت ئەم جلوێ بووم نازانم ئەگەر بزان ئۆڤەری منداڵان هەیە پێی دەرن ئەوەی لەبەر دەکەن هات تر حامیلە بوو مامۆستای زانکۆ بە ئافرەتیش بوو هاتم شەیم نەگوتی تەمەەن چەندی وەڵاهی لە بیرم نەمایان 2 بووم یان 3 سانەوی بووم ینی بچووک بووم لەو کاتێ گوتمەوەمە گوتی ئەتوو ئیش دەکەی و دەشخینی گوتما گوتی نابیوە زۆر ینیها ئەمنی شۆک کرد دانیشت دیار بجلوبەرجێک کرد لەو منداڵەکەی لە دەهات جقت قسەکانیم لەبیر ناچی وتی ینی کۆ تو دەبی ئیش بکەی و مەحاڵە ینی زۆر ڕخنەی لە باوکم گرت و ئەوها باسی کردەوە کۆی وای ئەمە لە تەمەنی خۆم لە داهات و فاشل دەبم زۆر قسەکانی من لە مێشک بوو فهەر جارێکە دەهاتم دەمخین قسەیم بەبیر دەهات و ینی واسم دەکرم منوە بەرەو خراپ بوونەکەی کو ئیش دەکەم و ئەوە دەبم فنەمدیتەوە تا ئێساش نەمدیتەوە بەس ئەگە برێم زۆر زار لە هەندێک شتێ لە تەمەنت کە دێتە پێشت فێرە دەرست دەکا الحەمدوللا کولیشم تاوا کرد کەسابەتشم کرد ئەوە ئایلیش بووم و 3 ساڵش لە زانکۆی جیهان هەم مدیر بوومەوە هەم بوومە موعید بووم دوای تر زیرەکی خۆم بوومە مدیر ئیدارەی زانکۆی قەڵا دوای بوومە مدیر
مدیر تۆماری پەیمانگەی مەحادی 5 ساڵە ئیتر پاشەوی وازم لە هێنا ئیتر هاتم یوکەی پیزام دانا